مامۆسایانی بەڕێز برایانی بەڕێز خوشکانی بەڕێز ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. پێش هەموو شت خوای گەورە پاداشتی برانی بەڕێز داتۆ کە هەڵساون بەکردەوەی ئەم دەورە. خوای پەروەردگار بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی هەموومان وا لێ بکا کە بمان خاتە سەر ئەو ڕێبازەی کە پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم هێناوێتی بۆ سەرفرازی دنیا و ئاخرەتمان. برا بەڕێزەکانم خوشکەکانم، ئەو بابەتەی کە پێکۆڕۆینە خزمەتی بریتیە لە گرنگی علمی شەرعی بۆ مسلمان. زانستی شەرعی بۆچی گرنگە مسلمان چی پیاوان چی ئافرەتان ئاگایان لێبێ و بیخوێنن، نەک ئاگایان لێبێ، پێویستی شەرعیە، واجبی شەرعیە. من بەوە دەست پێکەم کە ئیمامی ئەحمەد ڕەحمەت و ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ العلم لا يعدله شيء لمن صحت نيته. زانستی شەرعی هیچ شتێک نییە بەرامبەری بێسە یەکسان بێ لەگەڵیا بە مەرجێ ئینسان بۆ خوای پەروەردگاری بێ عەزە وەجەل. پرسیار لەوە چێ بەشی ئەو کاتەی کە بۆم دانراوە زۆری بە پرسیار لەگەڵتانە بی بەمە سەر. یەکەم واجبێک لەسەر تاکی مسلمان چییە؟ لەسەر مکەلەف، لەسەر عەبد، لەسەر بەندە چییە خوای گەورە واجبی کردووە؟ لما فرمون أول واجب على العبد معرفة الله وما يجب له. باشا يكم شت كمنو تو عاقل وبالغ أبين يكم شت يك واجب بين السرمان ناسيني خواي پروردگار عز وجل وأوي بو خوا بيويستا وأوي خوا يمي بو هنا وتبولو أمس يشتا كي يكم شتا أقامان لي ببا علمي شرعي نبي نازاني خوان نەناسی چۆنەی پەرستی، نەزانی خوای پەروەردگار چی واجبە ئێمە بۆ خوای پەروەردگاری بسەلمێنین و چی واجبە لەسەرمان لە خوای گەورە بە دووری بگرین. کەوا بوو ئەمە لێرەیە پێویستەکە ئەمە عیلمەکە بخوێنین. خوا ئێمەی بۆ چی هێناوەتە بوونۆ؟ ئەو ئەمرە چییە خوا ئێمەی بۆ هێناوەتە بوونۆ؟ ئەو خوشکە ئێستا باڵا پۆشە خۆی ئازادە، ئەو برایی کە پارەی هەیە و زەکاتەدا ئازاد ئەتوانێت نەیدا تا بگاتە کۆتایی ئەو باسانە. بۆیە لێرەوە ئیمامی بوخاری پێمانە فەرمێ باب العلم قبل القول والعمل. علم ئەساسە، نەدبوو بۆت نییە قسە بکەی، نەدبوو بۆت نییە هەنگاوێک بنێی، بۆت نییە بڕیارێ بدەی. اینجا کە علمت نەبوو چۆن بانگی خەڵکیەک دەڵێ خەڵکینە بێن بۆ لای بەرنامەی خوای پەروەردگار، بەختەوەری لەم بەرنامەیە بۆ دنیا و بە ئاخیرەت. خوای پەروەردگارش عەزە وەجەل فەرمێ فاعلم أنه لا إله إلا الله. پرسیاریان کرد لە شێخ فوضێلتیان گرنگی علممان بۆ باسکە، ئێلە وەڵامە فەرمی نابینن خوا داوای عەمەلمان لێ ئەکات بەڵام لە پاش علم. خوا داوای کردەوەمان لێەکە لە پاش ئەوەی کە علممان هەبێ. کەوا لێرەیە تۆ واجبە لەسەرمان ئێمە ژیان لە خەوتنمان و هەستانمان، لە سیاسەتمان و لە کەسابەتمان، لە ماڵداری و خێزانمانە خوای پەروەردگار ڕێگای بۆ پیشانداوی ئێمە چۆن بژوڵێنەوە. ئێکە نەیزانی بۆت نییە قسە بکەی. ئەمە لێرەوەیە کە ئینسانی مسلمانە بێ کاکە گیان ئەڵێ وەڵا گرنگی علم چییە؟ بابەتەکە بەخوای ئەوە نییە بڵێم ئەو برابەڕێزەوتی نیو سەعات، هی ئەوە نییە ڕۆژێک و دوو ڕۆژیش لە دەورە تەواو بێ. بەس من کۆمەڵی خاڵی گرنگ ئیشارەت پێیەکەم. کەوا بوو لێرە ئەم خاڵی کە من ئیشارەتمان پێکرد حتى لتفسير آياتك إخوائي پروردگار عز وجل فرميه وتلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون. كوا فرميت باشا تينا قال إلا أولا بيك زانان فرمون دكتوري باش تي أقات لا داناي وزاناي خوا لا شيء بشرة. مهندسێکی زراعی باشتی ئەگا لە حکمەتی خوای پەروەردگار لە کشتوکاڵە بێتە سەر زانایەکی ئاینی باشتر تێئەگا. ها برا خوشکەکانم کە تۆ خوشکێک شارەزا بوو لە دین زۆر بە سەربەرزیوە دیفاع لە هەموو ئەبابەتێکی ئافرەتانەکە لە ئیسلامە، برایەکی سیاسی لە ئیسلام سیاسەتی شەرعی شارەزا بوو زۆر بە فەخرۆ نەک بە شەرمۆ زۆر بە فەخرۆ باسی ئیسلامەکەم ئیسلامە سیاست مەدار بگەڕێنەوە بۆ ئەم ئیسلامە ملت بەختەوەرە بێ. ئافرەتێک لە ماڵ و ئەزانێ مێردی لە خوا ترس چۆنە لەگەڵ خۆی و مناڵی و کەسوکاریە کەوا بوو شارەزابوونت لە شەرعەکە لەگەڵ جێبەجێکردنی واز لێ ئەکا جوان تێبگەی
جوان بیگەیەنی جوان پیشانی خەڵکی بدەی. بۆیە بابەتەکە هەڵەگری کە پێغەمبەری خواشە فەرمی صلی الله عليه وسلم من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. هەر هەنگاوێ ئەنن براو خوشکەکانم نابێ پرسیاتۆ پێشەوەی هەنگاوەکە بنێ بزانم ئەمری ڕەسوڵ الله چییە لەسەر ئەو بڕایەوە لەسەر ئەو قسەی تۆ من يرد الله به خيرا يفقهه في الدين کە تێگەشتنی تۆ لە دینت علمی شەرعی بۆ تۆ خوای گەورە ئیرادەی خێری بە تۆ هەیە. بۆیە ئەم بابەتە ئێمە کە ئاگامان لێبێ خوای ڕەب العالەمین عەزە وەجەل چۆن قەدەغەی کردووە، یعنی واجبە لەسەرمان هەنگاو نەنێن، بڕیار نەدەین، قسە نەکەین بزانن حکمی خوا و پێغەمبەر چییە، عەکسەکەشی حرامە لەسەرمان. خوای ڕەب العالەمین کە فەرمێ قل إنما حرم ربي الفواحش، کۆتایی ئاەتەکە فەرمێ وأن تقولوا على الله ما لا تعلمون. باسی خوای پەروەردگاریش حرامە قەول و فعل باسی خوا بکە علمت لەلا نەبێ، واجبە بە علمەوە بیکەی. ئێستا من پرسیارەکەم لەم برا خوشکارە پێویستە ئیش بکەین یا نەیکەین؟ ئەو ئەمرە چییە خوا ئێمەی بۆ هێناوەتە بوون؟ ئەو ئەمرەوەتانی ئێمە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئادەی تەوحید چییە؟ حەقی تەوحید چییە؟ تۆ تەسەورەکەن کەسێ خوای پەروەردگار باش بناسێ، بزانێ خوای پەروەردگار ڕێگای گرتووە هاوڵی بۆ بڕیار بدەیت. ئێستا پرسیار لە هەر یەک لەو خوشکانە بکەم، لە هەر یەک لەو برایانە پیاوێ لەسەر بازاڕە ئێستا خوێنەواری هیچ نەبێ بڵێ مامەگیان مزگەوتێک دروستکەی بۆ ڕیا خواوەری ئەگرێ، ئەڵێ ناوەڵا کوڕم ئەی باشە بۆ مامۆسای ئاینی هەیە تێ ناگات لە شەریعەتە لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ هەموو باشەکانی لە شەریعەتە لە یاسایە خوای گەورە چۆن قەدەغەی کردووە، قەدەغەی کردووە هاوڵ لە عیبادەتە بۆی بڕیار بدەی، قەدەغەی کردووە لە شەرع و حەڵاڵ و حرامیشە خوا هاوڵ و شەریکیە بێ. ئەی بۆ ئەمیان بۆ بێ ئاگاین لێی. ئەمەیە ئیسلام یەک نیظامی کاملە، قوتابخانەیەکە، مەدرسەیەکە، نابێ بڕ هەندێکی باوەڕت پێ بێ بێ باوەڕ بی بەرامبەر هەردووکی لای خوای گەورە عەزە وەجەل وەرناگیرێ. بۆیە لە تەفسیری ئەم ئاەتە ئیبن القەیم ئەفەرمێت حرم الله سبحانه القول عليه بغير علم في الفتيا والقضاء وجعله من أعظم المحرمات. بلكو لا قورترين حرام كان قال يرو الرم براب الرئيس كانم أو ثاني كاتكم ليو يتوابو خشك كانم يكي لوشتاني أبيتم مايي بهلاكداني أمته يكي لو خالاني ئەبێتە مایەی ئەوەی نەفسێکە حرامە بیکوژی بکوژرێت، پارەیە حرامە بخورێت لە چییە؟ بریتیە لەوەی تاوەکو ئەهلی علم پێشەوایەتی خەڵکی نەکات. بەعەکسی ئەوانۆ کەسانی هەبن ئاشنا نەبن بە ئیسلام، خەڵک داوای فتوایان لێ بکە وەڵام بدەنەوە ملت بەرەو بەدبەختی ئەڕوا. سیادەی ئومەت دەسەڵاتی ئومەت کاتێکە کاتێ ئەهلی علم ئەوانەی شارەزای دینی خوای پەروەردگارون و لە خوا ئەترسن ئەوانە پێش خەڵکی بکەون و فتوا بۆ خەڵکی بدەن. پێچەوانەکەی زۆر زۆر خەتەرە. چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆیە عولەما فەرموون مەسئەلەی جەهل و نەفامی لە شەرعی خوای گەورە بڵاو بێتەوە ئافەیەکە ئومەت لە ناوەدا. بەڵگە لەسەر ئەم قسە چییە؟ پیغمبری خوا صلی الله علیه و سلم افرمید إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من العباد. معناها چییە؟ خوای پەروەردگار لە سێنگی عەبدەکانە علمەکە هەڵناگرێت، وەکو هەندێک لە عولەما فەرمێت محوی ئەو علمە بکە محوا من الصدور. ئەمە یەک. ئەی چی لێکە؟ ولكن يقبض العلم بقبض العلماء. کابوو تا مامۆسایەکە دەستەکەوێت ئەلفلامێکی لە پافێر بی، علمێکی شەرعی شارەزابی پێش ئەوەی خوای گەورە بیباتۆ بگەرە پێ ئەو شتە فێر بە بۆ برایەک بۆ خوشکێ بە هەنەمانی عولەما بە مردنی عولەما خوای گەورە علم هەڵەگرێت. حتى إذا لم يبق عالما اتخذ الناس رؤوسا جهالا. سما إشارتي بيكم بوجي ما آفية ليرا بخال ميراث فتوى أدن لي نازانن مالك حرامك سيبي خوا أيدني مالك واجب بيدريته ليان منع كردوها كسيك خوا خويني حرام كردوها ككابرة ألفاي علم نازانية بكافري أزانية جني لي حرامك ميراثي لي حرامك بو جهنمي أن يري سببي أمكم علمية
ئەمەیش ئومەتێکەدا خزمایەتی نامێنێ، برایەتی نامێنێ، وەحدەتی موسڵمانان نامێنێ. سەبەبی چی بوو؟ سەبەبی ئەوەی کە خەڵکێ دەست لە ئیشێکەدا خوا حرامی کردە و ئەم ئەهل نییە بووی. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم حتى إذا لم يبق عالما اتخذ الناس رؤوسا جهالا فسئلوا. سنابين امرو تماشاكا لفيسبوكا شان خلقي واهينيا توابو باسي دز نوێژەکەی بە مەزبوطی نازانێ، ئاەتەکان بە هەڵە ئەخوێنێ. والله فتوای وا ئەدا ئیمامی عومەر بێت مەجلیسی حەل و عەقدی زەمەنی خۆی و ئەهلی بەدری بۆ کۆکاتەوە. اینجا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێ فسئلوا فأفتوا بغير علم فضلوا وأضلوا. بزانم چ ماڵی ئێستا وای لێهاتووە لەسەرەوەی کەسانێک لە جای ئەوەی دەستی باوکی ماچکە، دەستی دایکی ماچکە، کورە ئەگەر کافریش بێ ئەبێ بە چاکە لەگەڵ یا بجوڵێتەوە، بەڵام ڕێز لە دایک و باوکی خۆشی ناگرێ لەبەر ئەوەی بەهەڵە لە دیرەکە تێگەشتووە. بۆیە لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی خذوا العلم، علم وەرگرن قبل أن يقبض أو يرفع، پێش ئەوەی خوا هەڵیگرێت. تیان ئەی پێغەمبەری خوا كيف يرفع؟ فەرمی ئەلا إن ذهاب العلم ذهاب حملته. سێجار فەرمووی بە نەمانی ئەزاناکان علم نامێنێ. تەنانە جارێکیان تیان ئەی پێغەمبەری خوا علم چۆن نامێنێ؟ وفينا كتاب الله. لە پێغەمبەری عزیز تووڕە بوو صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەمە قورئان لە ناومانە. اینجا برەو خوشکەکانم ڕاستە هەومان قورئانە خوێنین، بەس هەومان لێی تێگەین. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ زیندوو بێتەوە وەسیەتی و نەسیحەتی بۆ ئێمە چییە؟ فەرمی عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين. ڕێگای من و چوار خەلیفەکە بگرن. ما أنا اليوم عليه وأصحابي. خوای پەروەردگارە فەرمێن بە ئیحسان شوێنی مهاجرین و ئەنسار بکەون. جا کەوا بوو بە تێگەشتنمان لە دەقەکان. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ تووڕە بوو فەرمووی ئەی باشە یەهود و نەسارا، یەهود و نەسارا تەورات و ئینجیلیان تیا نەبوو بۆ ڕزگاری نەکردن، بۆ کە ئەو پێویستە عالم دەستت بگرێت، زانا دەستت بگرێت بۆ ئەوەی لێی تێبگەی. ئەو کەسانەیش کە فتوا ئەدەن بەبێ علم، باس لە چی؟ گرنگی علمە، بەڵام من بە زەرورم زانی لێرەوە بڕۆمە ناوی. پێغەمبەری ئازیز فەرمێ صلی الله عليه وسلم من أفتي بغير علم كان إثمه على من أفتاه. ئەو کەسەی فتوای بۆ ئەدرێ بەبێ علم، تاوانی ئەم کەسە لەسەر ئەو کەسەیە کە فتواکەدا. کەوا بوو من ئەهلیەتم نییە بۆ ئەڕۆم دەست ئەکەمە فتوادان. ئیمامی مالک ئەفەرمێ لە ابن سعید أجسر الناس على الفتيا أقلهم علما. هەر کەستان بینی جەریء بوو فتوایدا بزاننەوە علمی نییە، خوای گەورە باش ناناسێ و لە خوای گەورە و پێویست ناترسێ. ئیمامی مالک ئەفەرمێ پەلەکردن لە باسکردنی دین و فتوادان بەڵگەیە لەسەر نەفامی و دوو لە ڕوویە و ئەحمەقی ئەو کەسە. بۆیە هەر لە عهدی ڕەسوول الله صلی الله عليه وسلم جا ئەمەی کە من باسی یەکەم بۆ تەمای ئەوەی نییە سەدان موسڵمان بەهۆی کەسانێک کە شایستە نین ئەوێ دەرس بخوێنن، شایستە نین لە دین نازان فتوە بوونەتە ساحێبی فتوە. چەنەها ئافرەت لە پیاو جیا کراوەتەوە، چەنەها ماڵ بە ناحەق خوراوە، چەنەها خوێن بە ناحەق ڕەشاوە. یعنی تو تەماشا کە جاری وایە بە بێعلمی کابرا ئیتیهامی کەسێک ئەکات بۆ تەمای تەلاقدانی دوو لە ڕووی ئەم خوشکانە ئەمە برایەنم. جاری وایە لە شەریعەتی ئیسلامی ئەوە ناموسی خەڵک پارێزراوە، سێ کەس ببینێ فاحیشە بکە ئەبێ حورمەتی پارێزی، ئەبێ ستریکەی. بەڵام با بزانی هەر لە عهدی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فتوا دراوە بۆ تەمای ئەوەی کەسێک بکوژێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەبارەت بە کەسێ فتوایەکی دا، ئەویش ئەوە بوو یەکێک لە هاوڵان نەخۆشی هەبوو، پرسیاری کرد ئایا ئەتوانێت تەیەمم بکات؟ وتیان نەخێر. خۆی شت ئەو زامەی بووە سەبەبی مردنی. خەبەر گەشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی قەتەلوه قەتەلەهم الله. کوشتیان خوای پەروەردگار بیان کوژێ. ئەلا سەئەلوا ئیذ لەم یعلەموا. کە نازانن بۆ پرسیار ناکەن. کێشەی ئێمە ئێستا لەوەیە نازانین وا ئەزانین. بۆیە گرنگی علمەکە کە باسی ئەکەین ئەمە سەبەبەکەیەتی کە تۆ خاڵی یەکەم ئەبێ بزانی خۆ چۆن دیداریەکەی، چۆن خوا ئەپەرەسی. هەر لە مناڵی و ئێمە وا پەروەردە کراوین ئەڵێن مەرجی وەرگرتنی ئیش چییە؟ دووشتە لە یەک خاڵیە هەمومان ئیتیفاقمانەیە. بڕۆ سۆفی سەلەفی ئەم سەر ئەو سەر بگرێ هەمووی ئەڵێ کاکەگیان خۆیشت لە پێناوی خوا بدەرە کوشت ڕیای تێکەڵ بوو خواوەری ناگرێ.
ماڵیشت ببەخشە خواوەری ناگرێ علمیشت هەبێ قورئان و حەدیست لەبەر بێ بۆ ڕیابی کە لە دنیا دەستەکەوێ خوا عادلە بس خواي قولة لقيامتك أفرمية كذبت بل قاتلت لأن يقال جريء فقد قيل كابو بلان تشيبو لا أي بشي دوهمي خشك كارم أو تاني كابي أو إشي كتوئي كي أو أبي أخوائي نكبع عقلي خودين داري بكي سياستك أو أبي كأخوائي مالداريك أو أبي كأخوائي نكتو أخوات شوانت بي أخوش بكي موافقي شرعي خواي پروردگار بي عز وجل بويل يا رب رابر ريزا كانم براسي أم خالة من حزم كرد حتى ترتيبي محاضرة كم تقدم لبر أو كميكاتا لبر أوي كا زاناني بيشو سي زانا فتواي بدا إجازة داوة فتوى بدا سي زاناي قولا دعاء وإمام مالك يجدين بولاي الله من لما سيري كسيك الله من لما سيري أونيا شش مانجا من رأكم هاتون بو فتواي ولا يتفرمي لا أدري وتي بقر يا ما شي بخلق بليم فرمي قال مالك تقول لهم قال مالك لا أدري مالك الله من نازانم بخوايا سشر ما كيم لي نازاني خوا برا برزا كانم باوكو إيما والنبين كا پشتی خۆمان بکەین بە جسر بۆ جەهەنەمی خوای گەورە پەنامان بدا خوای گەورە من و ئێوەش پارێزێلەوە اینجا بۆیە ئەڵێم عولەما ئەفەرمون لە ئەمڕۆ ئافەی عیلمەکان ئەوەتانێ کەسانی ئەهلی علم نین و ئیدعای علمەکەن و هاتوونەتە ناو باسکردنی علمەوە زۆر بەستەریع و خاڵانەی من ئیشارەتی پێکەم ئینشەڵڵا ڕۆژێ مامۆسایەک بۆتان باس ئەکات یەکەم کەڕەت کێ ئەیەوێ خوای پەروەردگار شیفای بێتاقەتیەکانی بدات کێ ئەیەوێ بەرچاوی ڕوون بێ هەنگاوەکانی وابێ خوای گەورە ئەیەوێت کێ ئەیەوێ خوای گەورە ڕەحمی پێ بکات بە ئەم دینە لە قورئان و سونەتی صەحیحەوە وەربگرێتەوە بەڵگەکان ناخوێنمەوە پاشان یەکێک لەوانەی کە ئەگەر ئێمە ئیشارەتی پێ بکەین ئینسان لە خوای گەورە نەترسێت خوای پەروەردگار عەفوی ناکات علم خوێندنە خوای گەورەت پێ ناسێنێ لە خوا بترسی لە خوایش ترسای خوای گەورە علمت ئەداتێ عاقبەتی لە خوا ترسانیش باشتە کۆتایی ئاەتێکتان بۆ خوێنمەوە ئەفەرمێ ذلك لمن خشي ربه ئەو بۆ ئەو کەسانن کە لە خوا ئەترسن ئەو بەهەشتەی کە بدایەتی ئاەتەکە جەزاؤهم عند ربهم جەنات کابوو لێرە برا بەڕێزەکانم ئەمەوێ ئەوە بڵێم خوشکەکانم تۆ چۆن نەزانی لە خوا ترسی مێردەکە صیفەتێکی تایە بەدڵیت نییە پێغەمبەری خوا فەرمێ سەیری صیفاتەکانی کە بکە غەیبەتی مەکە خێزانت صیفەتێکی تایە 50 صیفەتی چاکیەیە ئاگات لە صیفەتە چاکەکانی بێ دەست مەکە لە غەیبەتکردنی لەمە ئەوە بیگرە دراوسیەکەت بۆ تۆ باشترین جاگەر باش بێ بۆ تۆیش بۆ ئەو باشبی قەرز ئەیدەی تۆ لە خوا بترسە هەر کەس بێتاقەتی لێی لە خوا بترسە وەکو ئەو معاملەی لەگەڵا مەکە دوو رێگای علمە بەرەو بەهەشت تەبات من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة بەخوا هەر کاتی ڕۆی بۆ لای مامۆساکە دەرس بخوێنی ئاەتێک بخوێنی حەدیثێ بخوێنی ئاگات لێ بێ شەیطان ساردت نەکاتەوە خوا ڕێگای بەهەشتت بۆ ئاسانەکە لە علم وەرگرتنتە پاشان علم وەکو خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێ وقال الذين أوتوا العلم علمی پێشی خست والإيمان لەبەرەوەی ئیمانی صحیح بەبێ علمی صحیح دەست ئینسان ناکەوێت هەروەها برابەر ڕێزەکانم کەسێک خوای پەروەردگار شایەتیەکەی لەگەڵ شایەتی خۆیە ڕێخستووە شهد الله أنه لا إله إلا الله لە تەوحید پیرۆزتر نییە شایەتیدانی خوا بووە وەحدانیەتی خۆی خوای پەروەردگارە فەرمێ والمەلائکەة وأولو العلم عولەمای هێناوەتە پاڵ خۆی و پاڵ مەلائکەت لە چییە ئەهلی علم هەروەها برا بە ڕێزەکانم خوشکەکانم تاقە شتێکە خوای گەورە داوای کردووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم سنەتە ئێمەش داوای کەین اللهم إني أسألك علما نافعا وقل ربي زدني علما تاقە شتێکە خوای پەروەردگار بە پێغەمبەر فەرموویەتی داوای زیادکردنی بکە علمە ئەمەش ئیمامی قورتوبی فەرمێ بەرگەیە لەسەر گەورەی و مەکانەتی علم پێغەمبەریش داوای لە خوای گەورە کردووە عەزە وەجەل بۆیە لێرە ئەم علمەکە باسی ئەەکەم لە شریعەتی ئیسلامی خوشکەکانم فەرزە لەسەرتان براکانم فەرزە لەسەرمان مەسئلەیەک ڕەسوڵ الله طلب العلم فريضة على كل مسلم وهروها مسلمش
بۆیە ئەگەر خوا یارمەتی ئینسان بدا برایەک خوشکی ئەگەر خۆی دەستی ناکەوێت با کچەکەی بنێرێ قورآن بخوێنێ باوکی خۆی دەستی ناکەوێت کوڕەکەی بنێرێ یارمەتی کەسێ بدە کاسێتێ شریتێک بسێنێ لەوە ئەچێ دەرزێ تۆ بڵاویەکەی تۆ بێتە مای هیدایەتدانی کەسانێ لە ڕۆژی قیامەت سەدەقەیەکی جاریە دەستکەوتۆ بەبێ و ئاگا دەخۆت بێ ئەگەر برایە خۆی کتێبێک بنووسێ خۆی قوتابیە پێ بگەێنێت کەوا بوو یەکێک لەو شتانەی کە خێری نەبڕاوەیە بریتێ لە خوێندنی علم براو خوشکەکانم اینجا آخر شت و آخر قسەشم دڵی ئەو برایە نەشکێرم ئینشاڵڵا 5 دقیقە ئەویش ئەوەتانێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من جاء مسجدي هذا ئەوەی بێ بۆ ئەم مزگەوتەی من ئەوە طبعا ئەوە شەرت نییە ئەو مزگەوتە بڵێ خاص بێ بەوە ئەمە خطابەکە بووین لم يأتي إلا لخير يتعلمه هیچ شتێک نەیهێناوە إلا هاتووە فێری خێرێک بێت چاکەیەک بێت ئەو يعلمه بیگەێنێتە خەڵکی ئەمە مەکان و مەنزلەتی چییە فهو بمنزلة المجاهد في سبيل الله أي طبعا المجاهد خوي ريكردني خواردني همي عبادته أو لمنزلة كسك لبيناي خواي بردقال الجهاد كان أي ومن جاء لغير ذلك بو علمك نرش ولي بقري وبيجيني فهو بمنزلة الرجل ينظر إلى متاع غيره وكوايا كسي روات مع شاي متاعه شتو مكي خلقية كان جاك وتا قسم وتا برابر رزكانم خوشككانم سپاسی خواب بکەن ئەو سەرپۆشە بەسەرتانۆیە خوای پەروەردگار هەندێک کەسە بووە کوڕی پێغەمبەر بووە باوکی هەوڵی لەگەڵا داوە شایستەی ئیمان نەبووە خوا ئیمانی نەداوە دێ هەندێک کەسەیە پێغەمبەر بووە داوای لە باوکی کردووە شایستەی ئیمان نەبووە باوکێکە لە پێغەمبەران بۆ خوا پێی نەداوە هەندێک کەسەیە خێزانی پێغەمبەران بووە هەندێک کەسەیە پێغەمبەر ڕەسوول الله صلی الله علیه وسلم خۆی بانگی کردووە چونکە شایستە نییە ئەو هەمووە ئەخلاق جوانی و ئەو هەمووە معجیزە و ئەو هەمووە چاکەی ئەو پێغەمبەرە نەبووە تکاکار بوو ئەوەی کە شایستە نەبوو خوا ئەو نیعمەتە گەورەی بداتێ ئێستا دوای 1000 و ئەوەنە ساڵە خوای ڕەب العالەمین عەزە وەجەل هیدایەتی داوین وەفامان بێ بەرامبەر ئەو ئیمانەوە خەڵکیش وەکو بن و تۆ هیلاکە بێت خەڵکی ئەڕوا پارە ئەدات شەیطان لە خۆی ڕازیەکە بەرەو جەهەنەم ئەڕوا خوا هیدایەتیان بدات خوا تۆبە بکاتە قسمەت ئێمە ئەوانێ پارە ئەدا عارەقەکڕێ عەقڵی خۆی لە دەسەدا پارە ئەدا ئەڕوا کچی فێری ڕەقسەکات کەرامەتی خۆی خاتە خەتەریاتۆ تۆی مسلمان مامۆسایانی قورئان بانگ دەکەن بە بەلاش دەڵێ بێ کەلامی خوا فێر بە تۆ ئەگەر ئەمڕۆ بەردێک بیت بەردێک وی لە گەڕانەوەی ئیسلام ڕۆژێ تێ دڵت خۆش بێ بڵێ خوایە سپاس بۆ تۆ ڕۆژێ ئیسلام غەریب بوو من سەرقا لەگەڵ دینی تۆیە بووم شەرمم نەکرد ئیسلام شتی تیا نییە ئێمە شەرمی لێ بکەین هەمووی سەربەرزیە هەمووی عزەتە هەمووی لە دنیا جوانمانەکە و عەکسەکەشی بەخوا ئینسان ناشرینەکە کافر و مسلمانیش خوا لەسەر ئەو فیترە دروستی کردووە هەمووی ئەم قسەی من کرد هەمووی ئەزانێ هەمووی بێباوەڕ ڕێگەزانێ دزی خراپە ئارە خواردن خراپە بێناموسی خراپە جەردەی خراپە زوڵم خراپە درۆیی خراپە خیانەتی زەوجی خراپە هەموو مسلمانێک و هەموو شێزانێ عەکسەکەی شتی چاکە جا خوای بگەورە بۆ خاتری اسمی عەظەمی خۆی هیدایەت من و ئێوەش دات عاقبەتمان بەخێر بگەڕێ شەرمەزاری ڕۆژی لیقای خۆیمان نەکا خوا بۆ خاتری اسمی عەظەمی خۆی گۆڕی کاکەرێمیش بگەڕێ بە باخێ لە باخەکانی بەهەشت بیکاتە شەفیع و تکاکاریش بۆ باوک و کەسوکاری خوای پەروەردگاریش ئەولادی صالحکا لەگەڵ ئەولادی هەموو لامان اللهم آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته